ومخيط مصويت. Welcome to Soweto. ئەمە شوێنێکە لێی داوەزی بووم کەنیسەی نەزارین ئەفریقا هێدکوارتەرەکەیەتی هێد ئۆفیسەکەیەتی. So this is the Assalamu alaikum guy, Richard. Richard, thanks a lot for everything and for hosting me for 2 nights. I really appreciate it. And you're a great person to host. Thank you so much. Hopefully I'm gonna see you somewhere. Take care. You can learn about. ئەمەش هۆستلێکە لێرە لە منتەقەی سوێتۆ. ئێستا چین بە ناوی ئاسپڕینەوە. In Africa, baby. Yeah. I'm in Africa. ئەمە شوێنی نانی بانی و ئیسراحەتە. ئەبینی ستایلەکەی هەر لەسەر شێوازی ئەفریقی دروست کراوە. وەش برادەرەکەمان چێ گێڕارە. ئەمەش ئەو شتانەیە کە لێرە لە هۆستەکە دەستاکە کام پێ نەتوانی خێمە بێنیت یان خۆی لێرە بکرێ بگریت فلیم و خواردن و بابەتانە دەلیلە گەشتیاریانە داناوە بۆی چۆن پاک بکەیت بە دەوری ئەفریقا کۆستە بۆ کۆست بە خۆڕایشە. ئەمە ژوورەکانە 6 بێدی تایە بێدی بە 185 ڕەندی ئێرە ینی تقریبان چەندی خۆمانەکە هین 12,000 ئەوەش بەندێ. Hey, but I love it. Outside. ئەمە شوێنی استراحەتە. This is a bit of a history. This is a bit of a history and what the people were doing in terms of. You come prepare your food. ئەمەش کوچینێکی هینە شێرە مەطبەخێک کە توانێت بێ سەعات خواردن دروست کردیەوە. The preparation of the beer and the smoothie becomes different. You find that most of the Nguni tribes, the Zulus, the Xhosas, they refer to this beer as Mkomboti to have that lactic ئەمە acid, meaning پێوترێ ڕێدبولی ئەفریقا با تامیکە ئیمزانی چۆنە. Are we all okay? Okay. But in so saying, this is the last end of the tour. تامی If زۆر I didn't خۆشە. have tears, I was going to share some. But that you can only wear if you are married. ئۆکەی ئەمە کڵاوێکی ترادیشنەلی ساوت ئەفریقیەکانە بەڵام ئەگەر ئەو ملوانکەوە لە من کرد یعنی ئەو کەسە شووی کردووە. Okay. Are we? ئەمە کەشیان بۆ پاشا و مەلیکە وەکو من یعنی مەبەستیان منە. That woman? Yes. The one that will go and dig. کە ئایەکێک ئەمرێ لێرە بۆ مای 2 هەفتە ئەی هێڵنەوە لە سەلاجەیە تا هەموو خانەوادەکەی کۆبنەوەیەنەوە بۆ ئێرە بەڵام لە بەعزە قەومێتێکی شۆک و نەیجیریەکان دەڵێ لەوانەیە تا 6 مان بۆستن ئەنجا بینێژن. This is Mike Tyson. ئێرە خانووی ماندێلا و کۆبینن ماندێلا هاوس بە ماوەی چەند ساڵی خۆی و خێزانەکەی لێرە ژیان لێرەوە برا بۆ سجن کە لە ساڵی 1962 بۆ 1990 گیرە. ئەوەش ڕێستۆرانتەکەیەتی دایم لێرە نانی خواردەوە. ئەم شەقامە تەنها شەقام لە هەموو جیهان ئێرە تەنها شەقامە لە هەموو لە جیهانە کە خانووی دوو کەسی تیا بێ کە هەردووکیان
خەڵاتی ناوبڵیان وەرگرتە Mandela, welcome to Mandela. Welcome to Mandela. Welcome to Mandela. دەموچاوی چۆن این پێوە کردووە دژەخوارە جوازەکەی زۆر بەدڵبووتی حەزەکەم ڕسمێکی بگرم ئەمە سزایە لە کاوسەرفن ناسیمانی هات بە شوێنمانە بە شوێن من و سامی ماسۆڵێنێتەوە بە دەوری ئەم شارەیە زۆر پێخۆش بوو کە بە سامی و خەڵکی کوردستانم یەکسەر زانیوتی okay, tell me what do you know about Kurdistan, Sami? What I know about Kurdistan is that Kurdistan people have been agitating to be independent from Iraq, and also the Kurds in Turkey also agitating to separate from Turkey, and they all want to come together as one country. Hopefully. And the struggle has been going on for quite a long time. سامی خەڵکی ئەمریکا ویلایەتی لویزیانە تر هەستێکی زۆر خۆشە لەبەرەوەی لە زوبێ و سەفەرەکانمان کاتێموت کوردستان یەکسەریان کوێترە بابووم تا عێراق تر هەستێکی زۆر خۆشە کاڵی کوردستان و وەی بەرامبەرەکە دەزانی خەڵکی کوێ I was peeing in my pants. Just saying. Even though we've got options now. ئەم بینایی کەی بینن ئەوە موڵتی تاو سەرپەرەکەمە دوگانە شەرعادی خۆیان Mozambique, when you go to Mozambique, that's how we do it anyway. سێرکردن ناڵەکەی چۆن هەڵگرتووە ئەوە جلی مەکتەبە They want to adapt the Western culture. Yeah. They want to be white. They want to be like کۆنگۆیەکان تیاژین زۆر خەتەرە بە ڕۆژ یا بە شەو خەتەرە Hi. That's in dot. This This is the woman that we were talking about. Okay. At night it gets very crazy. It gets very busy. So y'all say Nigerians are all over You here. see how it looks now? It used to be a very respected Really? suburb, Yovin, whereby whites only will be here and Really? some nice celebs and everything. Wow. But now, But dude, I guarantee you, in another 15 years, man, خۆش هەنێ خواردنی طبعا لم مطعمها أمريكية صدق يا أبو هناوي ناويت يا بوي دزماني تاع شوي بمشي وين جوان دزماني تاع شوي هالنفريو داني جواي بوداني طبعا هون ريستورانتك يا أبو هناوي والله بلهمون خوشتر بصاكان أو كان فركر دوتوا حساب سركشي داخلها سيرك هديار ودوما وتها كراوتوا بس بطل يعني فركر دوتوا Welcome to Africa. شلون دستيانا شلون؟ أمام بابا أوي وتمنا جن ميت بيدو روسياكم زوران حزيتي ليرة لبلوي هرزانا وتيرا من بي أميتشان بوشتا بلا ما بيليرة بدست نام فويت Okay, go. بمشي ويا بشكل يكتو ولا لم يلمس بيها بقوشتو وينكو تكلا يكتو يخوي طبعا تاني هيجنا زورنا وشمالان رومنا بلم ناخذ That's nice. We didn't know what it is a strike I today. was also not aware. So they must have been matching. So they basically matching just overturn all trash cards. No, you not pass your card. Yeah, because they want them to themselves to be felt
They want us to feel that To they feel are on their strike. work. It's the same as the In South Africa, we speak 11 official languages. 11. It's not dialect, it's language. Languages, yes. Including English and Afrikaans. But the rest of them are for us black people. أو حاتم بوي بليتي باس بوي برون بلا وشاركي طبعا اودو جنا بيانو تموتيان عقال خوبه لبروي اما حطي كلمه يعني كلا خطرترين ستيشنكاني افريقيا باشور بيلان بارك ستيشن تشاوري باسا كما كم تباب صوره موتوزيليرا مشكله ام ستيشن او اگر بشت دروات يعني خويني خود لسر خود يكسر اوتوماتيكي جانطا موبايل وبار همش كان اللي ادزن ليه تبن بزول يعني وتابع كسي ناخو لدرو تشاورتك يعني كسي خلكي يربي لدرو تشاورتك شار زابي يعني واباش ترى دسكي بقول عن خوينن انجاب تشدرو أو بليتي باسا كمبري وإستابة تشيكن كم. Okay. 2B number 6. Okay, thanks so much. سلا شاري جوهانسبێرگ وروين برو شاري بلومفونتين نزيكي 5 ساعات ونيوة باشا وكاتبوا خو مونتاجي فلوجيكي كان. أما شنو باسا كده؟ ڕێگەوە ساین و زۆر برسی و ئەمڕۆ هیچم نەخواردووە دوو لە خەی بچووکم کڕی وەرەگەڵ ساردیەکە سەرەکە زۆر دوور درێژە لە ترسی ئەوەی وەکو ئەو جاری کرواتیان لێبێتەوە هاتووم لە بەردەم پاسەکانە خۆم بۆ ئەگەر بجوڵێت یەکسەر ڕابکەم بە دوایە لێوە ناخۆش زۆر خۆشە دوای 6 ساعات بۆ پاسە گەیشتمە شاری بلومفونتین 20 ساعات 12 شتێکی بەرەبەیانە 12 شتێکی شەوە ئەوە هۆستەکەشم بەڕێگەوە ئیسێت ئەمبات بۆ ماڵەوە زۆرم خەویە بزان هۆستەکەم کێیە تەسەورەکەن کێوێت شاري بلومفونتين طبعا ام راش بيستانە زۆر ڕۆکپێکردن ئەم ساری تەنیشتمەوە منیان بینی وەستاوم تان وەرە با بتگەنین بۆ شوێنەی کەمە بەسە بەڵام سپاسیانەکەم وابزانەوە گەیشت خۆشم نازانمەڵێن چێوە نەمخەویە طبعا 6 ساعاتەکەم بەچی بەڕێ کرد چووە 5 ساعاتی بە مۆنتاژ کردنی ئەو ڤلۆگەم و ساعاتەکەی تریشی بیرمە کردەوە چیکەم چینەکەم ئەمەتان بیرمەوە ئەنتی پێترۆ هەلۆ big hug how you doing To see you? me more I missed you so much No, you did not. sorry for waking you up at this time Don't worry, I was asleep. oh my goodness I just got into bed. It's nothing. oh so sorry Don't worry, don't worry. Don't worry. So guys, this is Auntie Petro. Do you remember her? Welcome to Bloemfontein. Yay! طبعا زور قناح هل بعد يشكى لبري سوا ساعات 12 نیوە
بمني وشو هاتو مني هو قلت لها محطي بعصاك هو جيشت أم سلامتي هو جيشتم طبعا مالا كان زور خوشة أما جورة كما طبعا زور جوانا زور عجائبة أما هيك كنا مالا دولا منك يعني أم شعرة أما جوري هۆستەکەمە لێرە لە بلوفۆنتێن ڕێک ئەڵەی ژووری ئوتێلی حەوەستێرێ ئەوە عەجایبە سەری پەردە و گڵۆپ و سیستەمەکان و هەمووی تەرتیباتە حەمام سەری حەمامەکان کە چەند جوان خۆشە ئێستاش کاتی خەوە شەوتان شاد